سنتەرەکەی ئێمە بکەن و چالاکی و کار و پرۆژەکانمان ببین و لە درێژەی چالاکیەکانی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونندوتیژی دژ بە ژناندا سەنتەری گەشە بۆ پاراستن و پەرەپێدانی توانەکانی ژنان بە پشتیوانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کرایەوە. وەک ڕوونە سنتەری ئێمە سنتەری گەشە بۆ پاراستن و پەرەپێدانی توانەکانی ژنان لە بواری ژنان ئیشەکەین لە بواری پاراستن تایبەتە بۆ ئافرەتانەی کە ڕوبەڕووی کەیسی تونندوتیژیە بنەوە لە ناو خێزانیان بێ یاخود لە دەرەوەی خێزانیان بێت لەلایەن پیاوێکەوە بێت یاخود لەلایەن ژنێکەوە بێت تونندوتیژی بەرامبەر بکرێت. سەردانی سنتەرەکەی ئێمە ئەکات و ئێمە هاوکاری کۆمەڵایەتی و دەرونی و یاسایی پێشکەشەکەین بە بێبەرامبەر سەرجەم خزمەتگوزاریەکانیان. تەوەری دومی ئیشەکانمان بریتە لە بواری پەرەپێدانی توانەکانی ژنان چۆن بتوانین ئافرەتان فێری ئەوە بکەین کە لە بواری پیشەیی یا سەربەخۆیی ئابووری وەربگرن و فێری مهنەیەک بن و لە ژیانی خۆیانە بەکاری بێنەوە ئیشی لەسەر بکەن و پارەی ژیانی خۆیانی پێدابین بکەن. لە ڕێکخراوەکەدا کار بۆ دەکرێت کە ژنان ببنە خاوەن پرۆژەی خۆیان و لەو چوارچێوەیەشدا چەندین خولی بەردەوام دەکەنەوە لە ڕێگەی تیمە گەڕۆکەکانی شانەوە دەچنە لادێکان و لە ڕەوشی ژنان دەکۆڵنەوە. سەردانی شار و شارۆچکە و گوندەکانی دەرەوەی شاری هەڵەبجە شەهید ئەەکەم هەمان چالاکی کە لە سنتەر ئەکرێ ئێمە ئەیبینێ دەرەوە داوا لە ژنەکانی تەوێڵە و بیارە و خوڕماڵ و سەی سادق و هەڵەبجی تازە ناکەین کە بێنە ئێرە بەڵکو ئێمە خۆمان وەک تیمێک سەردانیان ئەەکەین چارەسەری دەرونی و کۆمەڵایەتیان بۆ ئەەکەین هەروەها هەر کەسێک پێویستی بە دکتۆری دەرونی هەبوو ئێمە بە شێوەی ڕفێڕی دکتۆری ئەەکەین بەبێ بەرامبەر چارەسەری پزیشکی ژوەر ئەگرێت. ڕێکخراوەکانی ژنانیش بە گرنگیەوە لە کردنەوەی سنتەرەکە دەڕوان و دەخوازن ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هاوکاری زیاتری ژنانی هەڵەبجە بن. ئێمە پشتگیری لە هەر هەوڵێک لە هەر چالاکیەک لە هەر گروپێکەکەین کە بێن و لە ناو هەڵەبجە خزمەت بە دۆزی ژن و خزمەت بە ژنانی سنوورەکەمان بکەن بە دڵنیاییەوە پاڵپشتی و پشتیوانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ ژنانی هەڵەبجە بۆ ڕێکخراوەکانی هەڵەبجە ئێمە بە بەرز و گرنگە نرخێنین لەبەرەوە ئەوان توانای ئێمە وەکو ڕێکخراوەکان لەم چەند ساڵەی قەیرانی داراییە کێشە و گرفتی نەبوونی بودجە و پارەمان هەبووە نەمانتوانی وەکو پێویست ئەو پرۆژانەی پێویستە بۆ ژنانی سنوورەکەمان ئەنجامی بین لەگەڵ بوونی توانای معنەوی و بوونی توانامرۆیەکان لەبەرەوەی توانای مادیمان نەبووە وەکو پێویست نەمانتوانیوە بەڵام ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەو فەراغە پڕەکەنەوە ئەو توانە مادیە بۆشایە مادیە پڕەکەنەوە لەبەرەوە ڕێکخراوەکان ئەتوان خزمەتی زیاتر بکەن و دەستخۆشیشمان بۆ سەنتەری گەشە. ئێمە بە دڵنیایی وەکو یەکێتی ژنان هاوکار و پشتیوانیانە بین بۆ هەر کار و پرۆژەیە کە لە سنوورەکە ئاکرێت لەبەرەوە پێم وایە ئیشەکانمان لە یەکەوە نزیکەوە چالاکیەکانمان ئەتوانین بە کاری هاوبەش و ئیشی هاوبەشی زیاتر بکەین بەیەکەوە. سەنتەری گەشە بە پشتیوانی سندوقی ئابووری نەتەوە یەکگرتووەکان بۆ دانیشتوان و ڕێکخراوی سویدۆ دامەزراوە جگە لە پاراستن و پەرەپێدانی توانەکانی ژنان کەیسەکانی ژنانیش دەبینێت هاوکات هاوکاری ئابووری بچووکیشیان پێشکەش دەکات بۆ ئەوەی لە داهاتوودا ببنە خاوەن پرۆژە. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.